لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 38 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لەوەر بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم كيف تكفرون بالله وكنتم أمواتا فأحياكم ثم يميتكم ثم يحييكم ثم إليه ترجعون. بەڵێ خۆشەویستان لێرەدا خوای گەورە سوبحانەهو وتەعاڵە دیسان بە ئوسلوبی مخاتەبە خیتاب لەگەڵ بەندەکانی دەکات. دیارە وەکو گوتمان ئەو ئیلتیفاتانە لە قورئانی پیرۆز زۆرن، واتە لە ئوسلوبێک بەرەو ئوسلوبێک دەکات لە بۆ سەرنج ڕاکێشانە. ئیتر لە دوای ئەوەی کەوا خوای گەورە سوبحانەهو وتەعاڵە باسی لە نمونە هینانەوە کرد و هەروەها مووقیفی خەڵکی بەرامبەر بەو نمونانە کە لە قورئان هاتەوە، ئەوجا باسی لە صفەتی ئەو کەسانە کرد کەوا گومڕا دەبن بە نمونەکانی قورئانی پیرۆز. ئەوجا خوای گەورە سوبحانەهو وتەعاڵە بە سیغەیەکەوە وەکو لە زمانی عەربی مەشهوورە بە سیغەی تەعەجوب، بە سیغەی سەرسوڕمان، بەڕاستی کوفرکردن بە خوای گەورە سوبحانەهو وتەعاڵە جێگای سەرسوڕمان و تەعەجوبە. كيف تكفرون بالله؟ لەسەر چه ئەساسێک بە چه شێوەیەک کوفر بەخوا دەکەن سوبحانەهو وتەعاڵە؟ وەکو گوتمان کوفرکردن دیارە کوفر لەلایەن لوغەتەوە بمانای ستر و تەغتیە دێ، کەواتە ئەو کەسەی کەوا کوفر بەخوا دەکا ئەو حەقائقانەی کەوا لە ناو دڵ و دەرونی لەبەرەوەی وەکو گوتمان کەوە ئینسانەکان لە ئەسڵەوە لەسەر فیترەی خواناسی و تەوحید خوای گەورە خەڵقیانی کردیە. پاشان ناسینی خوای گەورە مەسئەلەیەکی بەڵگەنەویستە، لەبەرەوەی لەو بوونەوەرەدا هەر هەموو ئەو مەخلوقاتانەی خوای گەورە لە زەڕەیەکەوە هەتا مەجەڕە هەر هەمووی بەڵگەن لەسەر وەحدانەتی خوای گەورە. کەسێک بێ ئەو هەموو بەڵگەیە داپۆشی، ئەوەی لەناو دڵ و دەرونی تکەوەکو فیترەی تەوحیدە کە خوای گەورە خەڵقی کردیە دایپۆشی، ئەو هەموو ئاەت و بەڵگە ڕۆشنە داپۆشی، ئەوجا بچی ئینکاری خوا بکە وەالعیاذ بالله، کوفر بەخوا بکە وەالعیاذ بالله، ئینکاری ئەو هەموو ناز و نیعمەتەی خوای گەورە بکە، شتێکە جێگای سەرسوڕمانە. یعنی تەماشا دەکەی ئەگەر کەسێک بەرامبەر بە داک و بابی، تەمە لەناو مەخلوقین دیارە داک و باب نزیکترین کەسەکەوە یاخود مستحقترین کەسە کەوا چاکەی لەگەڵت هەیە، نزیکترین کەسە چاکەی لەگەڵت هەیە. تەبەن لە دوای پێغەمبەران عەلەیهیمو سڵات وسەلام، لەبەرەوەی لەناو مەخلوقین گەورەترین کەس کەوا فەزڵ و نیعمەتی لەسەرمان هەبێت پێغەمبەرانە عەلەیهیمو سڵات وسەلام، بەڵام لە دوای ئەوان داک و بابە. ئیتر کەسێک بەرامبەر بە داک و بابی بێنمەک بی، سەفلە بی، ئینکاری فەزڵی ئەوان بکە، هەر هەموو ئینسانێک بە مسلمان و بە کافرەوە بە هەر عەقیدەیەکەوە هەیبی هەر هەمووی سەرزەنشتی دەکا، هەر هەمووی سەرکۆنەی دەکا. ئاخر کو دەبی بەرامبەر بەو داک و بابێکەوە سەبەبن لە بە وجودی تو، کو دەبی ئینکاری بکەی، کو دەبی ڕەچاوی فەزلی ئەوان نەکەی لەسەرت. ئەوە داک و باب. ئەدی ئەو خوای کە لە عەدەمەوە ئەتوو هینایتە وجود، ئەو داک و بابە سەبەبن لە بۆی ئەتوو بێ وجود، پاشان فعلەن گرنگیان پێدای پەروەردەیان کردی، بەڵام هەموو ناز و نیعمەتەکە ئیخوا سوبحانەهو وتەعاڵە ئەسڵەن داک و بابێشت خوا خەڵقیانی کردیە، خوای گەورە سوبحانەهو وتەعاڵە مسەخەریان دەکات لەوەی کەوا ئەتوو بەخێو بکەن. یعنی زۆر سەیرە کو کوفر بەخوا دەکرێت سوبحانەهو وتەعاڵە. وەکو شاعیر دەڵێ عجبت كيف يعصى الإله أم كيف يجحده الجاحد. عجبت جێگای سەرسوڕمانە و تەعەجوبین مایە، کو خوای گەورە سوبحانەهو وتەعاڵە سەرپێچی دەکرێت، کو کەسانێک ئینکاری دەکەن سوبحان الله. ئیتر خوای گەورە سوبحانەهو وتەعاڵە دەفەرمی كيف تكفرون بالله، بە چه شێوەیەک ئەنگۆ کوفر بەخوا دەکرد سوبحانەهو وتەعاڵە. وكنتم أمواتا فأحياكم، لە کاتێکدا ئەنگۆ مردبوون خوای گەورە ئەنگۆی زیندی کردەوە. ئەو فەرقە گەورەیە لە بەینی ژیان و مردن. وكنتم أمواتا فأحياكم، بەڵێ ئینسان پێش ئەوەی ببی مردبوو،
لەبەرەوەی لە عالەمی عەدەم لە عالەمی نەبوون بوو خوای گەورە هێنایە وجود فەرقێکی زۆرە لە بینی عەدەم و وجود ئەخە تو نەبووی هل أتى على الإنسان حين من الدهر لم يكن شيئا مذكورا هيا أو إنسان فكر ناكا تو بيش أوي ببي زمنيكي بسرداروي هيت نبو شي هنا وجود كنتم أمواتا فأحياكم خواهی گەورە سبحانه وتعالى ئەنگۆی ژیان خواهی گەورە نەفخی ڕوحی تێکردن بەو ڕوحەیە بوونە ئینسان پاشەوەی کەوا لاشەکانتانی لە نوتفەیەکەوە خەڵق کرد سبحان الله ئەو عەظەمەتەی لە نوتفەیەک و لە دلۆپە ئاوێک ئەو ئینسانە ڕێک و پێکە و بەو هەموو ئەعزا و بەو هەموو وردەکاریەی تێیدایە ئەوجا نەفخی ڕوحی تێدا کرد کە بەهۆیەوە دەژیێ وكنتم أمواتا فأحياكم ثم يميتكم پاشان دەتان مرێنی دیارە فا لە بۆ تعقیبە ثم لە بۆ تەراخیە وەکو معلومە کەواتە مردبوون پاشان لە دوای ئەو مردنە خوای گەورە ئەنگۆی هێنا وجود لەو کاتێک کە بەخۆی دەوێت سبحانه وتعالى پاشان پاشی فترەی زەمەنی کە خوای گەورە سبحانه وتعالى بۆ هەر کەسێک فترەیەکی زەمەنی محەدەد دانایە لە بۆ ژیان و مردنی ئەوجا دەمری ثم يميتكم کو کوفر بەو خوا دەکەی سبحانه وتعالى کە ئەتووی لە عەدەمەوە هێنا وجود پاشان دەتمرێنی سبحان الله مردن هەر هەموو کەسێک بە مسلمان و کافرەوە قەناعەتی پێ هەیە ئینکار ناکرێ ئەگەر کەسێک ئینکاری مردن بکە شێتە عەقلی لە دەستدایە کەس هەیە نەمری سبحان الله ئەدی باشە لە هەموو ڕۆژێک نایبینی چەند کەس دەمری تەماشای دەوروبەری خۆت نەکردیە لە بینی خۆت و لە بینی بابت ئادەم عەلەیهی سەلام چەند بابت مایە چێوە چوون چیان بەسەر هات کەواتە ثم يميتكم دەتمرێنی دەتانمرێنی کو کوفر بەو خوا دەکەی کەوا دەتمرێنی ئەگەر مردن لە پێش چاوت بی کو دەتوانی کوفر بەخوا بکەی سبحانه وتعالى بە سبحان الله مردن چەند عەجیبە یەقینە قەزیەیەکی یەقینە قەزەیەکە پێویستی بە بەڵگەنیە لەبەروی لە بەرچاوی خۆمان هەموو ڕۆژە دەیبینین بەڵام کاری لۆ ناکەی سبحان الله وا دەزانی کەوا ئەتوو لەو قانونی مردنە دەرچووی مالعلم کەس لێی دەرناسی لە بەنی ئادەم لە مەخلوقین ئەگەر کەسێک هەبا دەرچوو بە ئەوە ڕەسوول الله بوو صلی الله علیه وسلم لەبەرەوەی کەس لەوی خۆشەویستتر نییە دەی دەمری کو کوفر بەخوا دەکەی سبحانه وتعالى کو کوفر بەخوا دەکەی لە کاتێکدا کەوا مردنت لە پێشە ثم يميتكم خۆ بۆندەش کۆتایی نایە ثم يحييكم پاشان دەتانژێنیتەوە وەکو چەندین بەڵگە لە قورئانی پیرۆز و لەو واقعی خۆمان لەسەر زیندی بوونەوە کە وەکو وتمە ئیمان بە زیندی بوونەوە و بە ڕۆژی دوایی ڕوکنێک لە ئەرکانەکان لە هەموو لاپەڕێژ قورئانی پیرۆز باز کرا ئاگادار بە کو کوفر بەو خوا دەکەی کەوا دەتژێنتەوە ئەوجارە لە بۆ حیساب لە بۆی کەوا چت کردێ لەو ژیانە بە چاکە و بە خراپ حیساب لەگەڵ بکرێ ثم يحييكم دەتانژێنیتەوە ئەو زاتەی کەوا یەکەم جار خەڵقی کردی بەتوانایە بدژێنتەوە وەکو واقع و منطقیش ئەگەر بێت و ئەو ژیانی دنیایەمان کە بەو شێوەی خوای گەورە ئیرادەی دایتە دەست ئینسانەکان ئیرادەی چاکە و خراپەیانی پێبەخشیە خوای گەورە سوبحانه وتعالى تاقییان دەکاتەوە ئیتر تەماشا بکەی ئەگەر لەو ژیانی دنیایەدا بەو شێوەی کۆتایی بێ ژیانێکی دیکەی لە دوادا نەبی تاوەکو ئەوجا ئینسانەکان چاکەکاران پاداشتی چاکیان وەربگرن و خراپەکاران سزای خراپەکانی وەربگرن و ئەگەر وانەبی بەڕاستی ئەو ژیانە مەسرەحیەکی زۆر بێمەعنایە کو دەبی کەسانێک هەتا لە ژیاندا چاکەی بکا و دەمری بەبێ ئەوەی کەوە پاداشتێکی مستحق بە خۆی وەربگریتەوە کەسێکیش هەتا دەمری خراپەی دەکات لەوانەشە بە مردنی خۆی دەمری وەکو ئەو بمری کۆتایی پێبێ کو دەبی کۆتایی پێبێ کو ئەو ژیانە بەو شێوەی کۆتایی پێدێ کو دەبی ئەو ژیانە لێرەدا قەتع بی و خلاص نا ئەگەر ئەو هابی ژیان مەسرەحیەکی بێمانە والعیاذ بالله ئەو عەبەثیەتێکە لە خوا ناوەشێتەوە سبحانه وتعالى فتعالى الله الملك الحق خوای گەورە لەوەی عەظیمترە ژیانێک بەو هەموو وردەکاری خەڵق بکاتن پاشان ئەوها کۆتایی پێبێ ئەوەی چاکەکاران پاداش چاکیان وەربگرنەوە خراپەکاران سزای خراپەکان وەربگرن
ثم يحييكم ثم إليه ترجعون. پاشان دەفەرمی پاشان دەگەڕێنەوە لای ئەو ثم إليه نەک تەرجعون ترجعون نەک تەرجعون بە خۆتان بە ویست و ئیرادەی خۆت بگەڕێەوە نا بە ویست و ئیرادەی خۆی کەس جورئەت ناکا بگەڕێتەوە لای خوای گەورە سوبحانەهو وتەعالە کەس جورئەت ناکا بگەڕێتەوە لای خوای گەورە چونکە هیچ کەسێک نییە غەیری پێغەمبەران عەلەیهیمۇ الصەلاة والسەلام مەعسووم بن لە گوناه و تاوان ئیتر بە چ ڕۆیەک جورئەت دەکەی بە خۆت بگەڕێەوە لای خوای گەورە نا لێ ترجعون دەگەڕێندرێنەوە لای پەروەردگارتان سوبحانەهو وتەعالە دەگەڕێندرێنەوە لۆ دەگەڕێندرێنەوە لە دوای ئەو ژیانی دووەم کە دەژیێنەوە دەگەڕێندرێنەوە لای پەروەردگارتان تاوەکو حسابتان لەگەڵ بکە تاوەکو پاداشتی چاکەکاران بداتەوە بە فەزل و ڕەحمەتی خۆی تاوەکو سزای تاوانباران بداتەوە بە عەدالەتی خۆی کەواتە خوای گەورە سوبحانەهو وتەعالە تەعاملی لەگەڵ بەندەکان لە ڕۆژی قیامەتدا وەکو زانایان دەفەرموون دائر بین العدل والفضل لەبین ئەو دوو شتەیە زیاتر نییە بە عەدالەت دەکا لەگەڵ کەسانێکی کافر لەگەڵ کەسانێکی خراپەکار زوڵم لە هیچ ناکا لە کەسێک ناکا ولا يظلم ربك أحدا خوای گەورە زوڵم لە هیچ کەسێک ناکا ئەبەدەن هەتا کافریش بی هەتا مشریکیش بی هەتا دوژمنایەتی خوای گەورەی کردبی زوڵمی لێ ناکا بەرامبەر بە چاککارانیش خوای گەورە سوبحانەهو وتەعالە بە فەزل لەگەڵیان دەکا بە فەزل بە عەفو بە مەغفیرەت خوای گەورە پاداشتی چاکەیەک بە یەک بەدە دەداتەوە بەلایەنی کەمەوە ئەوجا یەک لە بۆ 700 والله يضاعف لمن يشاء خوای گەورە پاداشتمان دەداتەوە پاداشتی ئیمانداران داتەوە لمن يشاء بەبێ حساب بغەیری حساب ئیتر بەڕاستی ئینسان پێویستە لەسەر ئەو ئاەتانە و لە خزمەت ئەو ئاەتانە هەڵوەستە بکە فکر لە حاڵی خۆی بکاتەوە كيف تكفرون بالله كو كفر بخوا دەکەی کو ئینکاری نیعمەتی خوای گەورە دەکەی کو جورئەت دەکەی ئینکاری ئەو زاتە بکەی کو جورئەت دەکەی عیسیان و سەرپێچی ئەو زاتە بکەی کو جورئەت دەکەی لە سنوورەکانی ئەو زاتە دەربچی کو جورئەت دەکەی فەرمانەکانی پێشێل بکەی لێ وەکو زانایان دەفەرموون کاتێکەوە گوناه دەکەی لا تنظر إلى صغر المعصية ولكن انظر من عصيت کەواتە کاتێکەوە گوناه و تاوانێک دەکەی تەماشای ئەوەی مەکە تاخۆ گوناهەکە گەورەیە یان گچکەیە وەڵاو گوناهە گچکەیە وەکو ناوخۆمان دەی بە ئاوی دەستنوێژ دەڕوە نا تەماشای ئەوەی مەکە کەوات چەندە گچکەیە بەڵام تەماشاکە ئەتوو سەرپێچی چ عەظیمێکت کردیە سەرپێچی چێت کردیە سەرپێچی ئەڵڵات کردیە سوبحانەهو وتەعالە ئەو ئەڵڵایەی سوبحانەهو وتەعالە کەوا لە عەدەمەوە ئەتووی هێنایتە وجود پاشان دەدمرێنی پاشان زندیت دەکاتەوە پاشان حساب لەگەڵ دەکاتەوە چ حسابێک فمن يعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره حسابی مثقال ذرة لەگەڵ دەکرێت مثقال ذرة سبحان الله واتە بەقەدەر قورسایی یەک زەڕەیەک یەک زەڕە دەبی چبی ئەو زەڕەیە سبحان الله دەبی چبی وەکو دایکمان عایشە خوای ڕازی بی دەفەرمی کاتێکەوە فەقیرێک هات دنکێک ترێیت پێبەخشی تیان باشە دیار هەر ئەوەندەی هەبوو سبحان الله تیان باشە ئەو دنکە ترێت چییە دەبەخشی ببەخشی و نەبەخشی چیە فەرمووی چەند مثقال زەڕەی تێدایە چەند مثقال زەڕەی تێدایە کەواتە بەڕێزان پێویستە حسابێکی خۆمان بکەین و فعلا تەفەکر و تەدەبر لە ئاەتەکانی خوای گەورە بکەین بۆی کەوا فعلا ئاگادار بین ئێمە سەرپێچی زاتێک نەکەین کەوا لەژێر دەسەڵاتی ئەوی لە عەدەمەوە ئێمە هێنایتە وجود پاشان دەمان مرێنی پاشان زندیمان دەکاتەوە پاشان دەگەڕێنەوە لای لە بۆ حساب لە خوای گەورە داواکاری لەو کەسانە بین کەوا سەفلە نەبین بەرامبەر بە نیعمەتەکانی خوای گەورە بەڵکو ئەو ئیماندارە بین کە پێش چاومان بی ئێمەی خەڵق کردە لە پێش چاومان بی کە ئەو هەموو فەزڵ نیعمەتەی لەگەڵمان کردە لە پێش چاومان بی کەوا دەمان مرێنی لە پێش چاومان بی کەوا زندیمان دەکاتەوە لە پێش چاومان بی کە دەگەڕێنەوە لای ئەو زاتە مبارەکە تاوەکو شاد بینەوە بە ڕەحمەتی خوای گەورە و هەروە برزامندي أو ذاته وهرها بديداري أو لبهشت بانوبرين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من
خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون